یادێک لە کۆچی مێژووی خەڵکی مەریوان. ئەمڕۆ یەکشەممە 31 پوشپەر ساڵڕۆژی کۆچی مێژووی خەڵکی مەریوانە. 45 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا یەکێک لە درەوشاوەترین تاکتیکە سیاسیەکان بۆ پێشگرتن لە سەپاندنی شەڕێکی نەخوازراو لەلایەن هێزە چەکدارەکانی ڕژیمی ئیسلامی تازە بەدەسەڵات گەیشتوو بەسەر خەڵکی مەریواندا بەکردەوە دەرهات. بەڵام پێکهاتنی ئەم ڕووداوە مێژوویە کتوپڕ نەبوو. شاری مەریوان لەلایەن شۆڕای شارەوە بەڕێوە دەبرا کە زۆربەی هەرە زۆری جەماوەر پشتیوانیان لێ دەکرد. لە پەنای شۆڕای شاردا دامەزراوە گەلێکی دیکە لەوانە یەکێتی جوتیارانی مەریوان، کۆمەڵەی مامۆستایان، ستادی نظامی پاراستنی شار، شۆڕای کرێکارانی شارەوانی، یەکێتی کرێکارانی بێکار، یەکێتی ژنان و ناوەندی خوێندکاران پێک هاتن کە زۆرتر لەلایەن کۆمونیستەکانەوە کە هێزی سەرەکی بوون لە ئیدارەی شاردا هەماهەنگ دەکران. هاوڕێ فواد مستەفا سوڵتانی و ئەندامانی کۆمەڵە لە زومرەی تێکۆشەرانی سەرەکی ئەم دامەزراوە جەماوەریانە بوون. بەڵام لەلایەکی ترەوە دارودەستەکانی ڕژیمی نێو کۆنەپەرستە خۆجێیەکانیش بێکار دانەنیش بوو. چەکدارە تازە پێک هاتووە خۆجێیەکان بە پشتیوانی هێزە نظامیەکانی جێگیر لە پادگانی مەریوان خەریکی ڕێخستنی هێزەکانیان بوو. لە ناو شاردا ناوەندێکیان بە ناوی مەکتەبی قورئان پێک هێنابوو کە ببوو بە شوێنی کۆبوونەوەی خاوەنزەویەکان، ساواکیەکانی سەردەمی شاو، ژمارەیەک لە کۆنەپەرستانی خۆجێیی لایەنگری ڕژیمی ئیسلامی. ئەم ناوەندە لەلایەن پادگانەوە کە لە دەرەوەی شار هەڵکەوت بوو، چەکدار و بەهێز دەکران و ئاستەنگیان بۆ کاروباری ئیدارەی دموکراتیکی شارەکە دروست دەکرد کە لەلایەن دامەزراوە جەماوەریەکانەوە بەڕێوە دەبرا. دەستکەوتە شۆڕشگێڕانە و پێشڕەوەکانی ئیدارەی شار بۆ ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و تەحمل نەدەکرا. لەمڕۆوە فەرمانی هێرشکردنە سەر شارەکە و هەڵوەشانەوەی ئەو دامەزراوانە دەرکرا بوو کە ئەرکی بەڕێوەبردنی ئەو پرۆسەیە بە مستەفا چەمران سپێردرا بوو. هێزە پاشماوەکانی ئەرتەشی دژە خەڵکی و چەکدارە نوێیەکان لەلایەن ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتووەوە لە پادگانی مەریوان تەیار و ئامادەی هێرشکردنە سەر ئەو شارە دەکران و مەترسی شەڕێکی ماڵوێرانکەر هەڕەشەی لە خەڵکی شار کرد. ئەوان سەرەتا بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی شاری مەریوان دەستیاندایە هێرش و کردەوەی تەرۆریستی لە دژی کەسانی کاریگەر و چالاکی ئەو شارە. شۆڕای شار بۆ دابینکردنی ئەمنیەتی شار لە بەرامبەر ئەو جم و جۆڵانەدا ستادێکی پاراستنی پێکهێنا و هێزی چەکداری ئەو ستادا کۆتایی بەو هەوڵە تەروریستەکان هێنا. ئەمجارە کۆنەپەرستانی خۆجێی و ئەندامانی مەکتەبی قورئان بە ئاشکرا دەستیان کرد بە هێرشی چەکداری بۆ سەر هەڵسوراوان و بەتایبەت کۆمونیستەکان. کردەوەی سەرکوتگەرانەی ئەوان بووە هۆی خۆڕەخستن و یەکگرتووی هەرچی زیاتری هێزە جەماوەری و شۆڕشگێڕەکانی ئەو شارە. شۆڕای شار بە ڕاوێژ و مێتۆدی دەستە جەمعی و جەماوەری ژیانی شارەکەی ئاسایی کردەوە و پەیوەندیەکانی لەگەڵ شۆڕشگێڕانی شارەکانی دیکەی کوردستان و دەرەوەی کوردستان پتەوتر کرد. بەم شێوەیە بۆ ماوەیەک ئەمنیەت و ئارامی باڵی بەسەر شاردا کێشە. بەڵام ئەوە ئارامیەکی پێش لە تۆفان بوو. لەسەر بەستێنی ئەو ئارامیە ڕیزەکانی شۆڕش و دژە شۆڕش خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی چارە نووسساز ئامادە دەکرد. لەو ماوەیەدا بارەگای سپای پاسداران بە هاوکاری ئەندامانی مەکتەبی قورئان لەو شارە دامەزراو بە تەقەی بەردەوام و کوێرانە لە شەودا ئەمنیەت و ئارامی هاوڵاتیانی شاری مەریوانیان خستبووە مەترسیەوە. ئاشکرا بوو کە ئەوان دایانەویست لە پادگانی مەریوانەوە هێرش بکەنە سەر شارەکە و شار لەژێر کۆنتڕۆڵی خەڵکی شۆڕشگێڕ دەربهێنن. بە کرێگیراوانی جێگیر لەو ناوەندا هەر لە یەکەم ڕۆژی کردنەوەی بارەگاکە بەبێ هیچ هۆکارێک دەستیان کرد بە گەڕان و پشکنینی ئۆتۆمۆبیلەکان و ئاگادارکردنەوەی ژنان سەبارەت بە ڕەچاوکردنی حجابی ئیجباری لەو شوێنانەی کە هێزەکانیانی لێ جێگیر کرابوو.
ئەوان بە ئاشکرا هەڕەشیان لە ستادی پاراستن و شۆڕەشگێڕان و کۆمۆنیستەکان دەکرد. لە هەلومەرجێکی لەو شێوەیەدا بوو کە مەڵبەندی پاراستن پاش ڕاوێژ لەگەڵ کەسانی کاریگەر و دامەزراوە شۆڕەشگێڕ و جەماوەریەکان ڕۆژی 23 پوشپەڕ بڕیاریدا خۆپیشاندانێکی هێمنانە لە دژی هەڵسوکەوت و جموجۆڵی پاسداران و لە دژی ئەو تەبلیغاتە ژەهراویانەی کە لەلایەن دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامیەوە لە دژی خەڵکی کوردستان وەڕێکەوت بوو بەڕێوە بن. زۆربەی خەڵکی شارەکە و دانیشتوانی گوندەکانی دەوروبەر لەو ڕۆژەدا خۆپێشاندانێکی ڕێک و پێک و شکۆداریان بەڕێوەبرد. ئەو خۆپێشاندانە لەلایەن پاسدارانی جێگیر لەو بارەگانیەیە شەڵاڵی خوێن کرا. خۆپیشاندەرانی تووڕە و وەگیان هاتوو پەلاماریان بردەسرد. بارەگاکە و دەستیان بەسەرداگرت. لە ئاکامدا شارەکە لە ژێر کۆنتترۆڵی پاسداران و دار و دەستە خۆجێیەکانیان هاتە دەرەوە. بەڵام هەڕەشە و مەترسیەکانی پادگان هەروە بەردەوام بوو. لەو ڕۆژەوە تا 31 پوشپەڕ چەندین گەڕی دانوستان لەگەڵ فەرماندەی پادگان و نوێنەرانی ڕژیمی نوێ بەڕێوە چوو، بەڵام نەگەیشتە هیچ ئاکامێک. فەرماندەی پادگان بڕیاری دەوڵەتی سەبارەت بە داگیرکردنی شاری بە زەبری زۆر بە دانوستکاران گەیاند. ئەندامانی شۆڕە لە ڕاوێژێکی نیو سەعاتی لەگەڵ ئامادەبووان بڕیاریاندا شارەکە چۆڵکەن بۆ ئەوەی پێش بە شەڕ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێزە پڕچەک و جەنایەتکارەکان بگرن. ئەو بڕیارە دەست بەجێ لەلایەن هەڵسوراوانی ڕێکخراوە بە ئاگاداری خەڵک گەیشت و جگە لەو هێزە چەکدارەی کە بۆ پاراستنی ماڵ و حاڵی خەڵک ڕێکخرابوون، ئەوانی تر بە خێرایی و بە شێوەیەکی ڕێکخرا و ناوازە شارەکەیان چۆڵ کرد. ئەندامانی شۆڕای شار و هێزێکی زۆری خۆبەخش لە ماوەیەکی کوورتدا ژیانێکی ئەمنیان لە کەمپی کانی میران ڕێخست. هەواڵی ئەو کۆچە لە ڕاگەیاندنە جۆراوجۆرەکانی ئێران و تەنانەت لە ئاستی نێودەوڵەتیشدا بڵاو بووە. شەپۆلی هاوکاری و ڕێپێوان لە شارە جیاجیەکانی ئێران و کوردستانەوە بەرەو شوێنی نوێی جێگیربوونی خەڵکی خۆڕاگر و تێکۆشەری مەریوان دەستی پێکرد. بەشداربووانی ئەو ڕێپێوانەی کە لە سنەوە وەڕێکەوت بوو لە ڕێگادا 8 کەس لە تێکۆشەران و چەند کەسێک لەو خەڵکیان کە لەلایەن هێزەکانی پادگانەوە دەست بەسەر کرابوون ئازاد کرد. دوای نیشتەجێبوونی خەڵک بە شێوەیەکی ڕێکخراو لە کانی میران و بڕیاری ئەوان بۆ خۆڕاگری بە کۆمەڵ، نوێنەرانی دەوڵەت و سوپای پاسدارانی نوێ ناچار بوون لەگەڵ نوێنەرانی شۆڕای شار بەڕێبەرایەتی هاوڕێ فواد مستەفا سوڵتانی وتوێژ بکەن. دوای چەند گەردانوستانی چڕوپڕ سەرنجام نوێنەرانی خەڵک بە وەرگرتنی بەڵێنی پاراستنی خەڵک و دەستکەوتەکانیان و هەروەها بە بەدەستهێنانی ڕەزامەندی دانیشتوانی کەمپەکە ڕۆژی 13 گەلاوێژ کۆتاییان بە کۆچی سەربەرزانەی خۆیان هێنا. شێوازی ئیدارەکردن و بەڕێوەبردننی کاروباری ژیانی ئەم جەماوەرە بەرینە کە ئەو حەڕەکەتەی کرد بوو بە فستیڤالێکی ڕێکخرا و پڕ لە شانازی جەماوەری، تا ئێستاش وەک دەستکەوتێکی گەورە دەیان کتێب و سەدان وتاری لەسەری نووسراوە. وانەکانی ئەو خۆڕاگریە جەماوەریە هەتا ئێستاش هێندە بە نرخ و کاریگەرە کە ساڵی ڕابردوو پرۆپاگەندەکارانی کۆنەپەرستی ڕژیم فیلمێکی سەر تاپا درۆ چەواشەکارانەیان لەسەر ئەو ڕووداوە شکۆدارە جەماوەریە بەرهەم هێنا و بە مەبەستی بردنە سەرەوەی ورەی تێکچێکشکاوی هێزەکانیان لە کوردستان بڵاویان کردەوە. بەڵام ئەم درۆ چەواشەکاریانە نەیانتوانیوە و ناتوانن وانەکانی ئیدارەی شۆڕایی یەکگرتووی لەگەڵ یەکتر کارکردن لەگەڵ کۆمۆنیستەکان و ئەو خۆڕاگریە ڕێکخراوە لە بیر خەڵک بباتەوە. دەستکەوتەکانی ئەو کۆچە مێژوویە جەماوەریە هێز و تواناییەکی نوێی بە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و شۆڕشگێڕان لە باقی ناوچەکانی دیکەی ئێران بەخشی. هاوڕێیانی کۆمەڵا لە شاری مەریوان و لە سەروی ئەوانەوە هاوڕێی گیانبەخت کرد و فواد مستەفا سوڵتانی و عەتا ڕۆستەمی ڕۆڵێکی بەرچاویان لە بەسەرکەوتن گەیاندنی ئەو حەڕەکەتە جەماوەریەدا هەبوو. بەڵام ڕژیمی ئیسلامی دەستکەوتە دموکراتیکەکانی خەڵکی مەریوان و شار و ناوچەکانی دیکەی کوردستانی بۆ تەحمل نەکرا و سەرنجام تەنیا 15 ڕۆژ دواتر و
لە 28 گەلاوێژی 1358دا هێرشی سەرتاسەری خۆی بۆ سەر کوردستان دەست پێ کرد. بەم هێرشە بزوتنەوەی خۆراگری خەڵکی کوردستان پێی نایە قۆناغێکی نوێ و لە ژێر ناوی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان بە هەموو هەوراز و نوشێوەکانیەوە ڕێبازی خۆی سەربەرزانە درێژە پێدا. بزوتنەوەیەکی کە شۆڕشی شکۆداری ژن ئازادی یەکێکە لە دیمەنەکانی، شۆڕشێکی کە چەخماخەکەی لە درێژەی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستاندا لێدراوە، هەموو ئێرانی گرتەوە و بوو بە وێردی سەرزمانی خەڵک لە ئاستی جیهاندا. لە ساڵڕۆژی کۆچی مێژووی مەریواندا ڕێزدەگرین لە یاد و بیرەوەری سەرجەم ئەو هەڵسوراوە ئازیزانەی کە ساڵانی دواتر و لە مەیدانەکانی تری بزوتنەوەی عادڵانە و مافوازانەی خەڵکی کوردستاندا گیانیان بەخت کرد.